الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين، حبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، بابەتی وتارەکەمان لەژێر ناونیشانی چارەنووسی خۆت دیاری دەکەی. چارەنووست خۆت دیاری دەکەی بەو مانایەی زۆرێک لە خەڵکی هەیە گلەیی لە شانس و بەختی خۆی دەکات. زۆرێکمان دەبینین کەسێک تووشی کارەساتێک ڕووداوێک دەبێ، ژیانی خۆش یان ناخۆش دەبێ، نەیگێڕینەوە بۆ ئەوەی فڵان کەس بەدبەختە، چارە ڕەشە، بۆی نایە، شانسی نییە. قورئانی پیرۆز، ئاینی پیرۆزی ئیسلام بنەمای کە لەسەر گەشببینی و خۆشی دامەزراوە هەمیشە فێری ئەوەمان دەکا ئەی ئینسان، دوای بەخشینی عەقڵ و ژیری پێت خۆت چارەنووسی خۆت لە ژیانی ئەم دنیا و پاشان لەو دنیا دیاری دەکەی. دەچینە خزمەت قورئانی پیرۆز لە سوورەتی ئەللەیلدا خۆی پەروەردگار دەفەرمێ: فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى وأما من بخل واستغنى وكذب بالحسنى فسنيسره لليسرى. قرآن پیرۆز کە کەلامی رب العالمین ئەم حەقیقەتەمان دەخاتە بەرچاو. جا ئەم قورئانە تەشبیه نەبێ وەکو هاوکێشەیەکی کیمیایی وایە. ئەوانەی زانستی کیمیایان خوێندووە دەزانن هاوکێشەی کیمیایی ئەم بەری یەکسانە بەو بەر کە ئەمە هاتە جێ ئەمجا ئەو ڕوودەدا. هەر وەکو سین و سادی ناو جەبری بیرکاری وایە، دوو کەوانەیە و دابەش دەبێ ئەم بەری یەکسان بێ بەو بەر. قورئانی پیرۆزیش ئەم یاسایەمان دەخاتە بەرچاو کە نەگۆڕە، دەفەرمێ فەئەمما من ئەعطا، هەر کەسێک چینی یەکەم، هەر کەسێک لە ئەمەدا خۆی تۆمارکە ئەوە پاداشتێتی. هەر کەسێک پیاو بێ یان ژن بێ، گەنج بێ یان پیر بێ، هەر زمان و نەتەوەیەکی هەبێ، لە هەر شوێنێکی جوگرافی ئەم زەویەدا دانیشێ، ئەمە سیفەتی بێ، سێ سیفەتە. ئەعطا بەخشندەیە. جا سەیری قورئان کە نافەرمێ ئەعطا چی، مەفعول بیهەکە نادیارە، ئەوە یەکێکە لە بەلاغەی قورئانی. مەفعول بیهی نادیارە، ئەعطا چ دەبەخشێ؟ ئەگە بیفەرموایە ماڵ، جەنابەت دەتفەرموو من ماڵم نییە. خوا دەفەرمێ کەسی سەرکەوتوو سیفەتی یەکەمی بەخشندەیە. بەخشندەیە مەفعول بیهی نادیارە. ماڵت هەیە، لەو ماڵە دەبەخشی، عیلمت پێ لە عیلمەکەت دەبەخشی، جاهێکت هەیە و حرمەتێکت هەیە لە ناو خەڵکا لەوە دەبەخشی. پۆست و پلەپایەکت هەیە و خوای گەورە قەڵەم و مۆرێکی داویتێ و لەسەر مێزێک دانیشتووی هاوڵاتێک دێتە بەردەمت، جوان لێی دەبەخشی و حەقەکەی خۆی دەدەی. ماڵ و خێزانت هەیە، حەقی ئەدەی تێ، ئافرەتێک و خوشکێکی هاوسەرت هەیە، حەقی مێردەکەت جێبەجێ دەکەی. ئەوەی کەوا لەسەر شانتە و خوا پێی بەخشیوی دەستی بەخشندەیت هەیە. بۆیە دینی ئێمە دینی کەسانی سوالکەر نییە، بۆ مانای نا سوالکەر مسلمان نییە. دینێکە دینی عەتا و بەخششە، بۆیە گەلانی مسلمان بەداخەوە پێچەوانەی ئەم نەسە قورئانیە جوڵاونەوە. هەر دەستی وەرگرین، دەستی عەتامان نەما. قورئان پێمان دەفەرمێ سیفاتی ئینسانی ئیمانداری سەرکەوتوو ئەوەیە هەمیشە داهێنەرە. بۆیە زانایان فەرموویانە هەر ڕۆژێک لە ژیانتدا شتێکت لێ زیاد نەکردبێ، ئەوە تۆ زیادی بەسەر کۆمەڵگاوە. ئەبێ زیادەیەکت کردبێ، عیبادەتێکی زیاد، تەسبیحاتێکی زیاد، چاکەیەک بۆ قیامەت، دڵخۆشکردنی ماڵ و منداڵ، ئیسلاحی بینی دوو کەس، ئەمەت کردبێ. ئەعطا، ئەوەی کە لەدەسەڵاتتا بوو بەقەدەر سنووری توانای خۆت و عاقبەت خێری بەخشیت. واتقا، هەمیشە یادی خوات هەبوو، دەستت بۆ هەر کارێک برد ئەڵڵات لەبەر چاو بوو، خوات لە یاد بوو. ئەمە ئیشاءالله بەر ئێمە دەکەوین، ئێمە هەمومان لەوە دەبین. کاتێک حرامەکە هاتۆتە بەردەستت، چەندی وەکو جەنابتان ئەهلی ئەم مزگەوتانە حرام بە پیرەوە هاتووە، هەموو کەسیش پارەی خۆش دەوێت و تەماحی شیرینە، ئەڵێ ئەی خوا
بزانە خۆت هەڵسەنگێنە لە ژیان تا ئەم مووقیفانت بۆ ڕێکەوتووە هیچ چاودێریەک و ڕەقابەیەکی مالی و دارایی هیچ کامیرەیەکی شاراوە لەسەر سارن نەبووە لە کەس نەترساوی توتە ئەی خوا لەبەر خاتی تۆ ئەمە ناکەم ئەمە سیفەتی دووەمە سێیەمیان وەصەدەق بالحوسنە بڕواشیان جا ئەمە مفەسرین ئەوەندەی کە تاوتوی تەفسیرم کردبێ ئەم مانایانە وەردەگیرێ بڕوایان بە وشەی جوان هەیە شوێن چاکە دەکەون لە هەر کەسێکەوە بێ عەوداڵی چاکەن جاری وا هەیە کەسێکی نەزان قسەیەکی جوان دەکا ئەڵێ وەڵڵاهی ڕاست دەکەی وەری دەگرێ وەصەدەق بالحوسنە هەرچی جوان بێ ئەم بەڕاستی دەزانێت لە هەر کەسێکەوە بێ حوسنا بە پاداشتی خوا کاتێک کە چاکەیەک دەکا ناڵێ بۆ بیکەم ناڵێ خەڵک مەدحی نەکردم ئێوەی بەڕێز کاتێک کە تۆ خێر و خێراتێک دەکەی بزانە ئەم سیفەتەمان تایە بڵێ وەڵای خۆ کەس باسم ناکە خۆ کابرا هەر منەتی پێم نەبوو هەر سوپاسیشی نەکردم نەوەڵڵا خوای گیان من بڕوام بەوە هەیە من تەسلیم بە باقی تۆم کرد و چەکەکەم لای تۆیە خوای پەروەردگار بڕوام بە پاداشتی تۆ هەیە بڕوام بەوە هەیە کە ئەم ژیانە هەر ئەم 52 ڕۆژەن یەک قیامەت هەیە هەر کەسی ئەم سێ سیفەتەی تێدا بێ ئەوەی کە خوا پێی بەخشی بەخیلنی پێی دەیبەخشی لێی زەکاتەکەی لێ دەردەکەی زەکاتی هەموو ئەوەی کە هەتە پاشان هەمیشە خوات لە یادە و لە ترسی ئەڵڵا لە زۆر مۆقیفا وازن لە شتێکێناوە لەبەر خۆشەویستی خوش لە جێگای گەرمە هاتوویتە دەرەوە لە سەرمایە نوێژی بەیانیت کردووە لەبەر خوا ئەینەخوا هیچ هێزێک نەبوو بۆ ڕۆژی بێدەوامێت لە ناو جێگای گەرما دەرت بێنێ بڕواشت بە پاداشتی ئەڵڵا هەبووە کە ڕەنج بە خەسار نابی و هەرچیت کردبێ دڵنیای کە خوا تۆماری کردووە خوا دەفەرمێ پاداشتەکەی یەکسانە بە ئەمە لایەکی هاوکێشەکە پاداشتەکەی چییە فەسەنویەسیڕه لیلیوسرا کاری بۆ ئاسان دەکەین وەڵڵی هەریشە دەستی بۆ دەبەی زۆر قورسە کەچی خوا بۆت ئاسان دەکا دڵن ناڕەحەت و دوای دڵخۆش دەبی نەخۆشت هەیە و دوایی شیفای بۆ دێ و چارەسەر دەبێ کارەکە قورسە و ناڕەحەتە کەچی خوای گەورە بەرەکەتی تێدەکا و ئاسانی دێتە دەستەوە ئەمە هەموو بەرەکەتی ئەم چاکانەی پێشووە خوا ڕێگەی ئاسانکاری و چاکت بۆ ئاسان دەکا وە سەلەفی ساڵح فەرموویانە من جەزای الحەسەنەتی الحەسەنەت بعدها پاداشتی قبولبوونی چاکەیەک ئەوەیە کە خوا چاکەیەشکەت بە نسیب دەکا خێرێکت کردووە نیشانەی قبولبوونەکەی ئەوەیە سوبحان الله خێرێک کەش بە دووی دادێ خێرێک کەش بە دووی دادێ چاکەیەکت کردووە تووشی چاکەیەک کەش دەبی تووشی شەڕ نابی ئەوە خوای گەورە حتا دەتگەیەنێتە بەهەشتەکە کە کۆتا بەختەوەریە کاری تۆی مسلمان ئاسانە بەڵام لە مقابلەوە ئەمما من بەخیلە مەفعول بهی دیسان دیار نییە کەسێک بەخیل بوو چروک بوو بەوەی کە خوا پێی بەخشیوە دەوڵەمەندی لە سامانەکەت خاوەن پۆست و پلە و پایە و حکومەتی لە دەسەڵاتەکەت بەخیلی بەرامبەر بەم خەڵکە حەقی هاوڵاتیانی خۆت نادەی مەلای لەسەر مینبەری حەقی قسەی حەق نادەی بەخیلی پێی ناوێری دەترسی ئەمجا وەستەغنا پاشان خۆی بێ ئیحتیاج کرد بێ ئیحتیاج کرد لە چی لە ئەڵڵا بەم شتانە کە سەیری ماڵ و سامانەکەی خۆی دەکات لەجا من ئەو هەموو پارەم هەبێ کورە چۆن فەقیر دەبم بیری ئەوەی نییە ئەم ڕزقە ئەڵڵا پێی بەخشیوە ئەها بە ماڵەکەت بێ ئیحتیاج نەبی لە ئەڵڵا هەیە بەچی بێ ئیحتیاجە لە خوا بە نەفعی خۆی بەرامبەر بە نەفعی خەڵک دەڵێ خۆم قازانج بکەم کوڕە من حەقم چییە بەسەر خەڵکەوە بە شەهەوات لەسەر ئەجر و پاداشتی خوا ئەڵێ ئەم هەلم بۆ ڕێکەوتو ئارزۆکەم تێرکەم پاداشتی خوا چییە خۆی بێ ئاتاش گرتووە لە خوای پەروەردگار بە تەقالید و عادەت لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ ئەو کارە بێ شەرعیە ئەڵێ مودیەتی لەناو خەڵکە هەروایە ئەو خەڵکە بۆ وا دەکات دەبێ بپرسی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی فەرمووە بە توانای خۆی لەسەر حیفزی خوا ئەڵێ من ئەوەندە چەکدارم هەیە چی ئەتوانێت تیرۆرم کات چی ئەتوانێت بمکوژێ ناڵێ ئەی حیفزی خوا لەسەر و هەموویانەوەیە ئەگە خوا نەتپارێزێ بەهێزی چەکدار ناپارێزرێی پەنا بەخوا هەر کەسێ بێمنەتی خۆی پەنا دەگرین بە ئەڵڵا لە ئەڵڵا دەربڕی خوا پشتی دەشکێنێ خاڵی یەکەم بەخیل بی بەوەی کە هەتا دووەم بێمنەت بی لە خوای پەروەردگار و هەر حیساب بۆ خۆت و دەسەڵات و ماڵی خۆت بکەی وەکەذەبە بالحوسنە پاداشتی خوای بەلایەوە درۆ بێ ئەڵێ کاکە ئێمە لەسەر واقع دەژین ئەم خەیاڵپڵاویەت چێ فێری ئەم خەڵکەیان کردووە وەڵا کە مردی لە قەبرا زیندوو دەبیتەوە و قیامەت هەیە و بەهەشتی نەبڕاوە هەیە ئەها بێدینەکان زۆرجار لە کتێبا خوێندومەتەوە کاکەوە خەیاڵپڵاوە ئەمەی ئەم مەلایانە فێری خەڵکی دەکەن ژیان ئەو ژیانەیە ئێستا دەژی کە مردی معقولە زیندوو بیەوە
هەر کەسێ پەنا بەخوا ئەمە عەقیدە و بیر و باوەڕی بێ فەسەنویەسیرهو لیلعوسرا ڕێگەی بەدبەختی بۆ ئاسان دەبێ. ئەگەر زۆر دەوڵەمەندە قەت دڵی خۆش نییە، ئەگەر لەشی ساغا قەت ئاسوودەیی دەرونی نییە، نەخۆش نییە بەجەستا، بەڵام دایمە قەلەقە، خوا ناڕەحەتی ژیانی دێنێتە پێش. ئەولادی زۆرە و ناساڵحن، کەس و کاری زۆری هەیە و فیتنەن، حیزبەکەی زۆرە و دەسەڵاتدار و خەڵخۆشی ناوێ. ئەتەماشاکە ئەمانە هەموو نیشانەی بەرهەمەکەی ئەوەن، ئەوە یەکسانە بە فەسەنویەسیرهو لیلعوسرا پەنا بەخوای پەروەردگار. بۆیە زانایانی سەلەف دەفەرمون پاداشتی خراپە ئەوەیە تووشی خراپەیەکە دەبی، لەم خراپە ڕزگاری نابێت تاوانش کرد دێتە ڕێگەی، لەو ڕزگاری نابێت بەڵایەکە یەخەی پێدەگرێت. جاکەواتە چارەنووسی خۆمان بەڕێزان بە نەستی قورئان خۆمان دیاری دەکەین. پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرمووی من لا يرحم لا يرحم، ئەگەر بەزەیید نەبوو ئەڵڵاش لە ئاسمانەوە بەزەیی بە تۆدا نایە. يرحم من في الأرض يرحمكم من في السماء، ئێوە لەسەر زەویدا بەزەییتان هەبێ بەرامبەر یەکتر، سۆستان هەبێ، خوایەکە لە ئاسمانە بەزەیی بەرامبەرتان دەبێ. هەموو ئەو کەسانەی کەوا بەزەیی لە دڵیاندانیە چارەنووسی خۆیان بەدەستی خۆیان دیاری دەکەن. بەڕێزان با سەرنجی ئەم بەسەرهاتە بدەین کە کاراکتەرەکەی ئەگەی گوێی لە موتارە بێتەوە داوای گردنازایی لێ دەکەم دڵی ئازار نەخوا، خوا ئاوی بەسەر کردوێتەوە هەر لەم دنیادا خۆشەویستوی، چکە دڵنیام لەوەچ لە تەلەڤیزیۆنێکەوە گوێی لێ بێ. ئەوەی ئەم بەسەرهاتی لێ بەسەرهاتوە ئێستا لە ژیاندایە، ئێستا نەمردووە. لە شوێنێک لە شارەکانی ئەم کوردستاندا لەبەر حرمەتی کەسەکە ناوی شارەکە ناڵم، ئینە ناوەکەی شملایە. ئەم پیاوە خوا بەسەری کردوێتەوە نەیگەیاندۆتە قیامەت، خوا نەخواستەوە بۆ زەمت نایڵم، ئیشاڵڵا تۆ خوا لە دنیا پاکی کردویتەوە. سێ چوار برادەر ڕوو لە شاخێک دەکەن بۆ ڕاوکردن کە کارێکی نەشیاوە لە کوردستاندا ئێستا ڕاوکردن کە ئەوە مەسئولەکان خەڵکیان فێری کرد، چونکە مەسئول ڕاو دەکا و کەس نییە محاسبەی بکا، فەقیریش چاو لەو دەکا. ئەینا لە ژینگەی کوردستاندا حرامە ڕاوکردنی هیچ باڵندەیەکی ئێمە ژینگەکەمان بەرەو لە ناوچوون دەچێت. ساڵانێک بەهۆی کیمیای و شەڕ و هەراوە زۆربەی باڵندەمان لە دەست چووە. بە هەر حاڵ ئەمانە دەچنە ڕاو کەوێک دەبین و لە پشتەوە زەفەری پێدەبات، چونکە لەسەر هێلکەیە کەوەکە نافڕێ کەوەکە دەگرێت. بە هەر حاڵ گرتی برادەرەکەی دەڵێ بینیم کەوەکە زۆر پەرێشان حاڵ بوو، ئاوڕمدایەوە چەقۆیەکی تیژی لە گیرفانی دەرێ نابوو، هەردوو چاوی ئەو کەوە بەستە زمانی هەڵکۆڵی، هەر بە زیندوی هەردوو چاوی دەرێنا. وتم کاکە بۆ خاتری خواب کورە بەزەیت هەبێ ئەو کەوە بۆ وارێ دەکەی کتیوە جاشە. بە حساب کوردایەتەکەی هێندە فول بوو لەسەری دەڕژایەوە، وتیەوە چونکە قەومی جاشە هاونەتەوەی خۆی تووشی بەڵا دەکا و داوی بۆ دەنێتەوە، ئەوە دەبێت ئەو کەوە چەند کەویکەی ڕاوکردی بە کوڕە با بۆ کەوی کێویە، ئەوە هەرچی کەو بوو کەوی ڕاو نییە. وتینە وەڵڵا وە سزای دەدەم، هەردوو چاوی دەرێنا و کەوە بە هەموو هیلایەکە هەڵدەپەڕی. ئەمجا هەڵیدا بۆ ئاسمان بە نابینایی کەوت چی بکە؟ هاتەوە سەر زەویەکە بە چوادەوری خوا دەخولایەوە. ئەڵێ من وتم وەڵڵاهی تووشی بەڵایەک دەبین، بۆیە پەلاماری کەوەکەمدا و خێرا سەرم بڕی، وتم با بە زەلیلی هیچتر نەژیە. لێک جابووینەوان و دڵم لێ عاجز بوو، وتم وەڵڵاهی فڵان کەس تۆ بە خەڵکی ڕەفاقەت نایە، ئەم کارەی تۆ دڵی تەزاندم، بە ئاوا بە زیندوێتی چاوی ئەو کەوە داماوەت دەرێنە. ئەڵێ لێک جابووینەوە هەر لەو شاخ و چێوە بووین، 2 ڕۆژ بوو لێک جابووینەوە، تەنها 2 ڕۆژی بەسەراتیە پەڕی. ئێمە لەم دی دۆڵ و شیوێکەوە بووین، ئەوان چوونە ئەو دیوە لەگە برادەرێکی تریدا. وەختێکمان زانی زرمبەیەک هات، زانیمان ئەلغامێک لوغمێک تەقیوە، ڕامان کرد و گەیشتینە سەریان سەی دەکەین، ئەو کابرایە بوو ئەو گەنجە بوو کە چاوی کەوەکەی دەرێنا، دەستی بردووە بۆ بەردێک و هەڵی گرتووە بە شتێکی دادا لەژێر ئەوەیە لوغمێک هەبووە، هەردوو چاوی دەرێناوە، ئاوا چاوی بە ڕوومەتی هاتوونە خوارە وەکو چاوی کەوەکەی دەرێنابوو. ئەو دەستەی کەوەکەی پێگرت بوو لە مەچەکیەوە قرتا بوو، ئەو دەستەی کە پێی بڕی بوو 3 پەنجەی قرتاند بوو. ئەڵێ ئێستا لە ماڵەوە زەلیلی سەر جێگایە. سبحان الله، تەنها لە ماوەی 2 ڕۆژە بەدەستی خۆی چارەنووسی خۆی دیاری کرد، چاوی ئەو بەستە زمانەت دەرێنا، خوای پەروەردگار چاوی دەرێنایەوە هەر لە دنیادا. بەڵام ئەوە ڕەن بێ خوا خۆشەویست بێ نەیگەێنێتە قیامەت، ئەگەر لە جەهەنەمە چاوەکان دەرێنن، ئەی ئەوانەی کە چاوی مرۆڤ دەردێنن، ئەی ئەوانەی کە بە تۆپ و ساروخ لە ماڵان دەدەن و منداڵ چاوی دەردێ لەسەر بێشکە، ئەوانە ئەبێ سزایان چۆن بێ، ئەوانش لەم دنیادا ڕیسوایی یەخەیان دەگرێ، با من و تۆش نەمان بینی بێ. سالمی کوڕی عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر نامەیەکی بۆ عومەری کوڕی عەبدولعەزیز نووسی، فەرمووی یارمەتی خوا بۆ بەندەکەی بە پێی نێتی دڵەکەیەتی، نێتی ناودڵت بەرامبەر بە ئەڵڵا چۆن بێ خوا ئاوا تەعامل لەگەڵا دەکا.
پیغمبر أكرم صلى الله عليه وسلم فرميتي ما من مسلم يدان دينا يعلم الله منه أنه يريد أداءه إلا أداه الله عنه في الدنيا. لسنن ابن ماجه هاتوا كبيغمبر أكرم صلى الله عليه وسلم فرميتي كسيق لبن محتاجي تشوب ولاي بريزي شوكو جناب داوي قرزي ليكر خوا ئاگای لە نێتی دڵی ئەم بەندەی خۆی هەیە کە قەرزەکەی وەرگروتی خوا شەرمەزارم نەکەی خوای یارمەتیم دەی شەر بێ ئەم قەرزە بدەمەوە لە وەختی وەرگرتنا نێتی خواردنی نەبوو بڵێ هەر ئەوەندە دەستم کەوت دا دوای باش کاتم لێ بکە سوحی لەگەڵا دەکەم وایە قەرز دەکەڵێ دوای بەنیوە سوحی لەگەڵا دەکەم ناوەڵڵا ئەم خوا ئاگای لە نێتی ناودڵی بوو کە وەریگر ناچاری قەرزی پێکرد کە وەریگر داوای لە خوا کرد خوا شەرمەزار نەبوو لە وەختی خوا بۆ من بدرێتەوە. پیغمبر اکرم صلی الله علیه وسلم فرمی والله خوا پشتیوانی دەبێت لەم دنیادا قەرزەکەی بۆ دەدرێتەوە لە کاتی خۆیدا خوا یارمەتیەکی وای دەدا ئەم قەرزە دەدرێتەوە ناگەێنێتە قیامەت. پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمی من أتى فراشه وهو ينوي أن يقوم يصلي من الليل کەسێک چووە سەر جێگای خەوتن وتی بەویستی خوا بەشێک لە شەوەکە بە ئاگا دەبم جا شەو نوێژەوە نییە لە سەعاتێکی شەوە تۆ نەخەوی حەقی ژن و منداڵیشن نەدەی ئەتوانی شەوێک دیاری بکەیت چارەجێک 20 دقە پێش نوێژی بەیانی هەستە دەست نوێژ بگرێت تا بانگی بەیانی شەو نوێژ بکە ئەگەر لە ماڵی بیکەی باشتریشە لە مزگەوت با ماڵەکەت پڕبەرەکەت بێ. ئەم ئینسانە چوە سەر جێگای خەوتن و ئەمنیەتە لە دڵیا بوو ئەم شەو خوایە چارەجێ 20 دقە پێش بانگی بەیانی هەڵدەستم و شەو نوێژ و عیبادەت دەکەم. فغلبته عیناه حتى أصبح بەڵام کاتێک خەبەری بۆەوە ئەوە دەمێک کە بانگی بەیانی داوە چاو خەوت چاوەکانی لە یەک ناو زۆری بۆ هێنا و خەبەری نەبەوە ڕۆژ ماندوو بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی کوتیبە لەهو مانەوە بەپێی ئەو نێتەی لە دڵیدا بۆ خوا لە ڕۆژی قیامەت ئاجرەکەی بۆ نووسیوە. سبحان الله لە نێتی دڵتا هەبووە چارەجێک بۆ خوا شەو نوێژ بکەی نەشت کردووە بەڵام خوا ئاگای لە نێتە پاکەکەی ناو دڵتا لە قیامەتا دەبینی چارەجێک شەو نوێژی ئەو شەوە لە تای تەرازوی خێرتا دانراوە وەکو ئەوەی لەسەر بەرماڵەکە بووبی. ئەمە خۆت چارە نووسی خۆ دیاری دەکەی ئەمە خۆت نێتی خێر و عیبادەتت هەبووە پەروەردگار ستەمت لێ ناکە بە پێچەوانەوە ئەحکەم الحاکمین پاداشت دەداتەوە خۆتی بڕیار لەسەر چارە نووسی مردنی داهاتووی خۆت دەدەی. با هەمومان دیسانەوە سەرنجی ئەم بەسەرهاتە شیری نەبدەین. زانای بەناوبانگی کورزبان بەدیع الزەمان مامۆستا سەعیدی نەوڕەسی کوردی مامۆستا سەعید نەوڕەسی کە دەوڵەتی تورکیای ئەو زەمانە زۆر دژایەتی دەکرد لەسەر ئەوەی کەوا خزمەت بە دینی خوا دەکا علامە سەعیدی نەوڕەسی لە شاری ئۆرفا دەبێت زۆر نەخۆش دەبێت لەرز و تای دەبێ و قوتابیەکانی بە چەند بەتانی دایان پۆشتیوە. لەو کاتەدا کابرایەک ناوی نامیق گێدیک دەبێ وەزیری ناوخۆی تورکیا ئەو کاتە دەبێ دێتە سەری و شارەوانی ئاگادار دەکات دەبێت سەعید نەوڕەسی لەو شارە دەربکرێ نابێت لە ئۆرفا بێ. ئەویش لەژێر فشاری جەماوەر و خەڵکا دەڵێ جەناب بەڕێز نامیق سەعیدی نەوڕەسی یەکەم نەخۆشە دووەم بەفر و بارانە هیچ سارەیەکمان لەبەر دەستان نییە وەڵڵی پێی بگوازینەوە لە شارەکە دەریکەم ئەڵێ دەبێت بیگوازنەوە ئەگەر لە سارەی خۆڵەکەش و حاوی خۆڵەکەشتان هاویش پێ هەر دەبێت لەم شارە دەربکرێ. ئەچنە لای مامۆستا نەوڕەسی و دەفەرمونون قوربان وەڵڵی ئەو پیاوە هەڕەشەیەکی ئاوا دەکات دەڵێ بە سارەی خۆڵەکەش بێ دەبێت لە شار بیبەنە دەرەوە. فەرموو من سارەی خۆڵەکە قەی ناکە پێی شکرم ئینسانێکی ڕازیم سارەی خۆڵیش پاشماوەی خەڵکە تێایەتی بەڵام ئەم پیاوە قەدەر و چارەنووسی خۆی بەم قسەی خۆی دیاری کرد وەڵڵی ڕۆژە مەیتەکەی بە سارەی خۆڵ دەگوازرێتەوە سوبحان الله ئاوای گوت فەرمووی بەم قسە ناڕەوایە سوکایەتی بە حساب بە من کرد بەڵام چارەنووسی خۆی بەم قسەیە دیاری کرد ساڵێک تێپەڕی نەکرد ئەم پیاوە لە ژیانی خۆی بێزار بوو لەسەر بینای دادگای سەربازیەوە لە چەند قاتێکەوە خۆی فڕێدا و مشکی لە زەویەکەدا تەقی سەرما بوو زستان بوو هیچ سارەیەک نەبوو بە سارەی حاوی خۆمەیتی ئەو نامیقی دکەیان گواستەوە سبحان الله چارەنووسی خۆی بۆ خۆی دیاری کرد مامۆستای نەوڕەسی فەرمووی بەم قسەیە کە سوکایەتی بە من کرد چارەنووسی بەدبەختی خۆی دیاری کرد هەم خۆی کوشت هەم هیچ سارەیەک نەبوو لە سارەی خۆڵەکەیان هاویشت بۆیە لە ژیاندا سوکایەتی بە کەسێک مەکەن نەوەک دوا ڕۆژی خۆت بە هەمان شێوە بێ و خۆت دیاری بکەیت. مامۆستا مەلا مەحموودی ئازادی کە عولەمایەکی ئەم کوردستانەیە ئێستا الحەمدوللا لە ژیانایە دەفەرمێ کابرایەک نەخۆش بوو کە نەخۆش بوو پێشتر دۆستایەتیم لەگەڵ یا هەبوو چووم بۆ لای زۆر زەلیل بوو
لە دەرەوە ئەوەی زۆر دۆست نەبووایە و خۆشەویست نەبووایە نەیدەتوانێت بچێتە ژوورەوە، چونکە لەبەر بۆگەن دەبووە لوت و دەمی خۆت هەڵئاخنی بە هیچ شێوەیەک پیسایی و میز لە ڕووتان و ماڵی خوا لە ژێریان نەدەوەستا، بۆگەنی کردبوو، هاواری دەکرد وەکو دەعبایەک چۆن دەلوورێنێ ئەوە هاواری دەکرد. چۆن چاوم پڕ بوو لە فرمێسک و بە حرمەتی دۆستایەتی چەند ساڵەمان کە بینی بووم ئەو پیاوە بە شان و شەوکەتە، ئەو پیاوە بە هێزە ڕاوچیە کە دایمە بە شاخ و چێوە بوو، ئێستا چۆن زەلیل بووە و چۆن مەرگ بە ئاوات دەخوازێ ئەو ڕوحەی دەرناچێت، چۆن هاوار دەکاو دەلوورێنێ. هەندێک دڵنەواییم کرد، هاتمە دەرەوە چاوم پڕ بوو لە فرمێسک بۆی. ئەڵێ کوڕەکەی وتی مامۆستاگیان واللهی باوکم وا بزانم تۆڵەی ورچ و بەچکە ورچەکانە لێی دەستێنێ. وتم تێناگەم مەبەستت چییە؟ وتی باوکم هەر ئەم ساڵی ڕابردوو کاتێک کە لە شاخ بوو ورچێکی بینی بوو، تفەنگێکی پێوە نابوو ورچەکەی کوشت. ورچەکە دواتر دەڵەوەرج دەرچووە، چەند ڕۆژێک دوای ئەوە باوکم لە هەموو مەجلیسێکا وەکو چالاکیێکی گەورەی کردبێ دەیگێڕایەوە. زۆر شانازی بەوە دەکرد کە ورچێکی کوشتووە، ورچێک بخۆی بەو شاخ و چێوە زەرەدی لە کەس نەداوە. بەڵێ دەڵێ کاتێک کە ئەم ورچە بیندرا سیر دەکەن گوانەکانی پڕە لە شیر، بەچکەی هەیە و هاتووە شتێک بخوا و بە تێری بەچکەکانی تێر بکە. بەڵێ ئەڵێ بەچکەکان هەر چاوەڕێی دایکن و دایک نەهاتێتەوە، ئارامیان لێ دەبڕێ لە برسان و لە عەزرەتی دایکیاندا چێوماڵ دەکەن و ئاخری دەڵێ بینیمان دایکیان دۆزیەوە ئاوساب و بۆگەنی کردبوو، دایان لوراند و هاواریان دەکرد و بەو بۆگەنیە دەمیان بە مەمکی دایکیانەوە نابوو. واللهی ئێستا باوکم دەبینم هەمان دەردێتی وەکو ئەوان هاواریان دەکرد ئاوا لورەی لێ بەرز بۆتەوە، وەکو ئەو ورچە بۆگەنی کرد و باوکم ئاوا بۆگەنی کردووە، ئاوا لە کتوب پڕێکا پووکایەوە. زوڵم لە باڵندەیەکیش مەکە، زوڵم لە ئاژەڵێکی کێویش مەکە، چونکە ئەوە چارەنووسە، خۆت دیاری دەکەی حەز دەکەی ئاوا چارەنووست بێ. ئەم گردونە بێخاوەن نییە، خۆت بڕیاری لەسەر دەدەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ڕاست بکە لەگەڵ خوادا، خوا چاکت بۆ دێنێ. من سأل الله الشهادة صادقا بلغه الله منازل الشهداء وإن مات على فراشه. لسنن أبي داود هاتوا هر کەسێک ڕاستگۆیانە بڵێ خوایە شەهید بم لە پێناوی تۆدا. جا شەهیدی ئەوە نییە بڕۆی بکوژری و بکوژرەی، ئەوە بەشێکە لە جیهادی فی سەبیل الله بە شەرت و مەرجی شەرعی خۆی کە شەهیدانن. هەر کەسێک حەسب بکات لە خێرا بژیا. جا شەهیدی بەم ئیعتیباری ئەمڕۆ بڵێ خوایە ژیان لە خێرا بمرم، ئیوا هەیە لەسەر کۆمپیوتەر دەمرێ خوا بە شەهید قبوڵی کردووە، چونکە حەقی ڕاستگۆیی کارەکەی داوە. هاي ئێمە لەم دینە حاڵی ببین، شەهید هەر ئەوە نییە شمشێرەکەت بەدەستەوە بێ و خەڵکت کوشت بێ و خەڵک بتکوژێ، کافر بکوژی و کافر بتکوژێ. ئەتوانی لەسەر کۆمپیوتەرێک بی لەناو شەریکەیەکە، لەناو حکومەتێکە پۆستێکت هەبێ و لەناو وەزیفەکەتدا ئەوەندە ڕاستگۆیانە ئیشت کردووە، ئەوەندە بێغەش بووی، لەو کاتەیە جەڵدە لێدای خواتەوە بە شەهید قبوڵ دەکا. وتت خوایە بە شەهیدی بمبەوە. دەفەرمێ ئەگەر لەناو جێگەی نووسنەکەشتا بمری، خوا لە قیامەترا لەگەڵ شەهیدان حەشرت دەکا، چونکە نێتەکەت پاک بووە. دەی بەم نێتە پاکەوە بژی باخوا چاکت بۆ بکە، خۆت شارەنووسی خۆت بە نێتی ناو دڵی خۆت دیاری بکە. ئوم سولەیم ئافرەتێک بوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چووە شاری مەدینە، چووە خزمەتی، وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەزانم مناڵێک کەسێک نییە خزمەتێکی ماڵ و میوانت بکە. هذا ئونەیس، ئەمە ئەنەسۆکەیە، ابني كري منها يعني وندم من ضاب ودا صابو اما انا سوكي بزماني تصغيري كده كري منها اتيتك به يخدمك هي نام بكم بخدمت كارو بردستيتو خدمت كاري هر کسی که رم بشرم به خدمت کاری مالی پیغمبر و خدمت پیغمبری خوا فخری کده سموک از ناکوه ام جنا اونده جیر بو بیری نکرده و کرکی بیانه تبر کسابت بینه تبر فلان شد وتی والله باشترین دیاریه که پیشکش به پیغمبری خواهیکم صلی الله علیه و سلم جرگه کما ای پیغمبری خوشویست هزاران صلاة و سلامی خوال لسر اما اونیسی کرم انا سوکه دمه وقفی کم لخزمت جناب تا و هیچ شکاری چی دنیایی پینا کم بلام تخوا دعای خیری بوکه فدعو الله له پیغمبر صلی الله علیه و سلم چه دعایی چی بوکرد دو دعای بوکرد رم به ما اوش دوشتانه بخراب بزانین اللهم أكثر ماله وولده يا ربي خوايا مال ساماني زوركي قد محتاج بدستي نامردان نبي
خوایە ماڵ و منداڵی ساڵحیشی زۆر پێ ببەخشی. ئەم دوو دوعایە زۆر باشە. هەر ڕەنبێ خەڵکێک بڵێ ماڵی دنیا چێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ڕەبی هەر بە فەقیری بژی. ئەوە دینی ئێمە لەگەڵ ئەو ڕوحیەتەدا نییە، لەگەڵ دینی فەقیری و هەژاری نییە. هەژار دۆستە بەڵام دوژمنی سەرسەختی هەژاریە. فەرمووی یا ڕەبی خوای گەورە پاداشت داتەوە ئوم سولەیم بۆ ئەم دیارە بە نرخە کە پێشکەش بەم ماڵەوە بە ئێمەت کرد. یا ڕەبی ئەنەس خوا ماڵ و سەروەتێکی یەکجار زۆرت بداتێ، خوا ماڵ و منداڵی ساڵحیشت زۆر پێ ببەخشێ. خوای گەورە ئەم دوو دوعاش تەماشاکە. جا هەیە منداڵی زۆرە، ئەوە مانایەوە نییە منداڵ زۆری زۆر باشە، بەقەدەر واریدات بەڕێزەکە مناڵت هەبێ باشە. ئەینا تۆ دە مناڵت هەبێ حەتا دەمرن هەر لە کرێچی دابن وەڵی بەدبەختیان دەکەی. توانات هەیە یەک مناڵ پێی بخوێنی وەڵی یەک مناڵت بێ باشە. پێغەمبەر صلی الله علیه و سلم هەردووچیانی بەیەکەوە مناڵی زۆر لەگەڵ واریداتی زۆر و پارەی زۆر. ئەنەس دەفەرمێت 10 ساڵی ڕێگ لە خزمەت پێغەمبەری خوادا بووم شەو و ڕۆژ نەچۆوە ماڵەوە. داشی دەها لەوێ سەردانی دەکرد دەگوت ڕۆڵی جان خوا پێغەمبەری خوا بەجێمەهێڵا لە خزمەتی ئەم زاتەدا بەبەختەوەر دەبی. دەفەرمێت کە چوومە ماڵیان 10 ساڵ بووم کە پێغەمبەر وەفاتی کرد عمرم 20 ساڵ بوو. 10 ساڵی ڕێک شەو و ڕۆژ لە خزمەتیا بووم لە ماڵەوە. قەتیش ڕۆژێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێم تووڕە نەبوو، ئەویش منداڵێکی ساڵح بوو. ئەفەرمێ خوا ماڵی ئەم ئەنەسەی وا زۆر کرد هەر بەردی بفرۆشتایە بە قیمەتی زێڕ دەفرۆشرا. ئەفەرمێ خۆشی ئیمامی مسلیم لە صحیحا گێڕاوێتەوە فەرموویەتی تا قسە دەکەم ئەو کاتی ئەم فەرموودەی نووسراوەتەوە 100 نەوەی خۆم بینیوە لە کوڕ و کوڕەزا و کچەزا، 100 نەوەی خۆم بە چاوی خۆم بینیوە، عمری لە 100 تێپەڕی کردبوو لەشی هەر ساغ بوو. بەڵێ ئینسان چەند خۆشە ئەولادێکی وەقف بکا بۆ خوا، ڕاست بکەی لەگەڵ خوا. مامۆستا ئەمان لە سەحابی پێغەمبەر صلی الله علیه و سلم دڵخۆشم کە ئەم میلەتی کوردەی ئێمە هەمیشە تەمسیلی ئەسحابەکانی پێغەمبەریان کردووە صلی الله علیه و سلم. ئەولادی خوان وەقف کردووە بۆ خزمەت پێغەمبەر کە لە ژیانە نەماوە خزمەتی شەریعەتەکەی بکە. مامۆستا مەلا عومەری نیزامی کە ئیمام خەتیبە لە شاری سلێمانی ئەفەرمێت ساڵی 1993 لە خوڕماڵ ئیمام خەتیب بووم. چەند فەقەیەک شمڕا گرتبوو وەکو واجبی سەرشانی خۆم و ئاوەدانی مزگەوت کە علومی شەرعیان پێ بڵێم. ئەڵێم مانج دەوری بەهار بوو، لادەکان تازە ئاوەدان کرابوونەوە، هەموو کەسێک جەنابتان دەزانن ئەوەی لە دەشت و دەرابووە و لە لادێ بووە خواخوای ئەولادێکی بوو کۆمەچێکی پێ بکە و بەردێک لەسەر بەردێکنێتەوە باخێک ئاوەدان بکاتەوە. فەقەیەکم هەبوو خەڵکی بانیشار بوو، وتم ڕۆڵە گیان ئێوەش بڕۆنەوە لە یارمەتیی کەس و کارتان بدەن 2 هەفتە منیش سەفەرێک دەکەم مۆڵەتێک وەردەگرم ئێوەش یارمەتێکی باوکو دایکتان بدەن. ئەڵێ هاتنەوە ئەو فەقەیە زیاد لەوانی تر هیچ ئاسەواری ماندووبوون و دەستقلیشان و دەشت و دەری پێوە دیار نەبوو. وتم حەمە شەریف ئەڵێ یارمەتی باوکن نەداوە یارمەتی داوەتی نەوەڵا. وتم ئەی چیت کردی وەڵا هەر لە ماڵەوە دانیشتم قورئانم دەخوێند و سەعینە دەرسەکانم دەکرد. وتم هیچ یارمەتی باوکن نەداوتی نەبەخوا باوکم ناهێڵێ، باوکم ناهێڵێ من ئیش بکەم. ئەڵە خەریب و بڕوانەکەم چۆن باوچێک لەم گەرمی ئیشەدا و زیندووکردنەوەی لادیەکان و باخ و بێستانەکاندا ئەولادێکی ئاما عازەب لە بەردەستیا بێ و ئیشی پێ ناکە. ئەڵە ڕۆژێ باوشم بینی لە خوڕماڵ وتم حەمە شەریف وای وتووە، وتی قوربان ڕاست دەکا من نێتم هێناوتمە خوایە ئەم کوڕەم بەخشی بە دینەکەی تۆ هیچ ئیشم پێی نییە بەس شەریعەتی پێغەمبەر بخوێنە و بەیانی خزمەتی مسلمانان بکە. وەڵڵاهی بڕیارم داوە نابێ بەر لەسەر بەردانێ خزمەتی دەکەم تا دەبێتە مەلاو لە مینبەرێک ئاوەدان دەکاتەوە. سوێند بەخوا پێم شەرمە لەبەرەوەی کە کردومە وەقف بۆ خوا ئیشی لادێ و ناوماڵی پێ بکەم. سوبحان الله لەم نێتە پاکە تۆش دەتوانی کوڕێکت ئاوا تەرخان کە ئێستا شەرنێ بێتە مەلا جاوێ مەلایەتی ئەم سەردەمەش ئەو دەورەی نەماوە بڵێ خوایە ئەم کوڕەم دەکەم بە دکتۆر بەڵام بە حاسیبە حسابی مەکە لە جەنابی دکتۆر دەبێت دوایی معاشەکەی چەند بێت چەند عەمەلیات بکات لە خەستەخانەی ئەهلی چەندی دەستکەوێت. ئەوە بۆیە ئێمە کابرا دەڵێن کوڕەکەی دکتۆرە و پیرەژنوا دەرکراوە. ئەوەڵی نێتی هەر پارەی هەبووە دواتر کوڕ هەر پارەی دەوێت دایک و باوک نابینێ بڵێ خوایە کوڕەکەم دەکەم بە پزیشک بە ئومێدی ئەوەی خزمەتکاری دینەکەی تۆ بێ کە لە جسمی بە شەرا شارەزا بوو نصیحەتێکی خێری مسلمانان بکە خوایە وەقف بێ کە فەقیر و هەژارێک چوە عەیادەکەی پارەی لێ نەستێنێ منیش خێرێکم دەستکەوێ خوایە وەقفی دەکەم کە هەژارێک لە دەرگایدا و شەوچ و دەرزیەکی بۆ کرد و دەرمانێکیدایە بڵێ هەی ڕەحمەت لە دایک و باوکت. ها ئەم منێتە چەند گرنگە بەڵام تۆ لە ئەوڵەوە کوڕەکەت حەز دەکەی بێتە چی لە مناڵی ئیبتیدایی پرسە وەڵا حەز دەکەم دکتۆر مهەندیس بم بۆ وەڵا و دوانە پارەیان زۆرە. ئەو ئەولادەم ساڵح بێ وەقفم کرد بۆ خوێندن هیچی پێ ناکەم مەسرفی دەکەم بە ئومێدی ئەوەی کە ڕۆژێ دوعایەکی خێرم بۆ بکرێ خەڵک بڵێ ڕەحمەت لە دایک و باوکت بێ ڕاست بکە لەگەڵ دینی خوادا خوا ڕاستت بۆ دێنێ. ئاخر نمونەیە کە عەرزی جەنابتانی بکەم لەگەڵ پێغەمبەری خۆشەویستا ساف بە
چارەنووست سونەتەکانی زیندوو دەکاتەوە. پیاوێکە بۆ لە دەڤەری پێنجێنە ناوی دەروێش قادر بووە، ئەهلی تەریقەت بووە، پیاوێکی دیندار، دووشتی خەڵک لێی ئەمین بووە، زمانی و دەستی زەرەری بۆ کەس نەبووە. ئەم پیاوە لە تەنیادا تەنها گرفتاری یەک شت بووە، وەختێک گەورە دەبێ و لە دینی خوا شارەزا دەبێ ئەبیستێ و دەبینێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سنەتی وایە بەدەستی ڕاستی بخوا. دوعای کردووە لە کەسێک کە ئینکار بۆ وتوێتی دەستی چەپەم نەبێ بەکاری ناهێنم، زۆر خەم دەخوا ئەم لە منداڵیەوە چەبلەرە و بە چەپە نەبێ نانی بۆ ناخورێ. ئەوەی کە هەمومان بەکاری دێنین بەدەستی چەپ بکرێ ئەو بەدەستی ڕاست ناچارە لە تەوالێتا بەکاری بێنێ. بۆیە زۆر خەفەت دەخوا و چەند محاولە دەکا جا ناڕەحەتە. ئێستا کە تۆ بەدەستی ڕاست دەخۆی هەوڵ دۆ بەدەستی چەپ خۆی بەڕاستی کەوچکەکەت بۆ ناچێت بۆ دەمت. ئەمیش هەر چەندەکە هەڵ لەبیری دەچێتەوە، فکری ئینسانە ئاوا دەکا هەر بەدەستی چەپ دەخوا. ئەڵێ ئەی خوایە چۆن خەجاڵەتی بەردەمی پێغەمبەر بن و سونەتەکەی جێبەجێ نەکەم، بۆ ئەوەی لەمە ڕزگاری بێ ڕۆژێ دەستنوێشێک دەگرێت. ئەچێتە سەر بەرماڵ و بەرەو قیبلە ڕادەوەستێڵی یا ئیلاه العالەمین، یا ڕەبی خوایە لێت دەپاڕێمەوە ئەو دەستی چەپەم بشکێ و شتێکی بۆ ڕێکەوێ بۆ ئەوەی ناچار بم لە ناچاریدا هەر بەدەستی ڕاستە منام خۆم و سونەتەکەی پێغەمبەرم لەدەست نەچێت. سوبحان الله ئەم دڵسۆزیە بەبێ ئەوەی لە شوێنێکی گرفتاویدا بێ شوێنێکی لووسا بێ هەڵدەخلیسکە و هەردووای ئەو دوعا دەستی چەپی دەشکێ و ماوەیەک لەگەڵ چا دەبێ و بە ملیەوە دەبێت ناچار تازە هیچ پێ ناخورێ وەڵا فێری ڕاستە دەبێ و لە ناچاریدا دەستی ڕاستی بەکاردێنێ و دەچێتەوە سەر ڕێبازەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئێمە خاوەنی ئەم کەسانەین کە ئێستاش لە کۆمەڵگەی کوردەواریدا سوپاس بۆ خوای پەروەردگار زۆرن، بۆیە چارەنووسی خۆت ڕەش نییە، نێتی پاک، دڵسۆزی، گەشببینی وەڵڵا عاقبەتت خێر دەکا. بەڵام هەمیشە بەخیلی بڕوانەبوون بە پاداشتی خوا کە دوو پوڵت لە جیفانە بۆ وا بزانی منەتت بەخوا نییە، کە دوو کوڕ و دوو چەکدارت بەدواوە بۆ وا بزانی حیفزی خوا هیچ نییە و جا من چێ دەتوانێت زەفەرم پێبێنێ، وەڵڵا خوا پشتت دەشکێنێ بەدبەختت دەکا. چارەنووسی خۆت نێتی ناودڵ و دەرونی خۆت لەگەڵ پەروەردگار تا دیاری دەکا. داوا لێ دەکەم یا ئەڵڵا نێتی ناودڵ و دەرونمان پاکەی، یا ڕەبی خوای گەورە چارەنووسمان بەخێر بگەڕێ بەهۆی کردەوەی جوانی خۆمانەوە بە هیدایەتی تۆ یا ئەڵڵا. خوای پەروەردگار محتاجی قاپی ڕەحمەتی خۆتمان کەی، محتاجی بەندەکانی خۆتمان نەکەی. یا ڕەبی خوایە هەمیشە پێداویستیەکانمان لە تۆ داواکەین، لە بەندەکانی تۆ داوا نەکەین. ئەوەی نەخۆشین خوایە شیفای بەخێرمان بۆ بنێری، هەر کەس نەخۆشە خوایە شیفای بەخێری بۆ بنێری، هەر کەس نەخۆشی دەرونی و نەفسی هەیە یا ئەڵڵا شیفای بەخێری بۆ بنێری، هەر کەس ئاژاوە لە ناو خێزانەکەیەتی ئیسلاحی حاڵی بکەی، هەر کەس ئەولادی ناساڵحە بۆی ساڵحکەی، ئەوەی ئەولادی ڕێکوپێکە تەمەنی پڕبەرەکەتکەی، منداڵەکانمان ساڵح و دیندار و خواناس و زاناکەی، ماڵیان زۆرکەی نەوەیان زۆرکەی بە حەڵاڵی و بە ڕێکوپێکی. یا ڕەبی خوای وڵاتمان ئاوەدانکەی، ئەم کوردستانە لە فیتنە بەدوورکەی، لە ئاژاوی ناوخۆی و لە فیتنەی دوژمنانی ئیسلام و گەلی کورد لە دەرەوە بەدوورمانکە یا ڕەب العالەمین. هەر کەسێک دیفاع لە خاکی کوردستان دەکا یا ڕەبی خوا تۆش بیپارێزی، هەر پێشمەرگەیەک ئاسایشێک پۆلیسێک دیفاع لە ئەمن و ئەمانی میلەت دەکا و خواناس و دیندار و دەستپاک و داوێن پاکە یا ڕەبی خوا تۆش بیپارێزی، بە سەلامەتی بێتەوە ناو ماڵ و منداڵ و دایک و باوکی خۆی. یا ڕەبی خوا لێ دەپاڕینەوە هەر کەسێک گرفتارە ئێستا موشکیلەدارە، یا ڕەبی خوا گرفتەکەی سەختە هیچ شتێک ئاسان نابێ، یا ئەڵڵا تۆ ئاسانی نەکەی، خوایە کارەکانیان بۆ ئاسایی کەی لەو گرفتە ڕزگاریان کەی، ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. هەر کەسێ ئەم مزگەوت و ماڵی خوای بنیاد ناو بەشداری کرد بە هەر شتێک بێ یا ڕەبی ماڵی دنیا و قیامەتی ئاوەدان کەی. هەر کەسێ ماڵی تۆ گەرم و گوڕ دەکا خوایە ماڵی گەرم و گوڕ کەی و لە بەڵا بیپارێزی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین.